دەزگای نووری حکمە کۆتایی هێنا بە 8مین پێشانگای کتێبی خۆی لە شاری هەولێر. پێشانگاکە بۆ ماوەی 8 ڕۆژ بەردەوام بوو. لەو ماوەیەدا هەزاران کەس سەردانی پێشانگاکەیان کرد و پڕفرۆشترین کتێبەکانیش ئەو کتێبانە بوون کە پەیوەست بوون بە قورئانی پیرۆزەوە. دیارە ئێمە دەزگای نووری حکمە بۆ ئەم ساڵیش کە ساڵی 8ەمە پێشانگای کتێبمان کردەوە لە شاری هەولێر. سوپاس بۆخوا بە هەزاران کەس بە هەزاران خوێنەر ڕوویان تێکردین و ئەلحەمدولیلا کەوا بووینە هۆی سوودێک بۆ خوێنەران. لە ئێستادا کە لە کاتژمێرەکانی کۆتایی پێشانگاداین سوپاس بۆخوا ئەو ئامارانی کە دەستمان کەوتون دڵخۆشکردن و هەروەها ئەو فرۆشەی کە لە نێو کتێبخانەکان هەبووە دڵخۆشکردن و ئەوانەی کە بەجاریان کردووە لە پێشانگاکە دڵیان بە فرۆش و هەروەها بە سەردانیکاران خۆش بووە. سەردانیکاران و خوێنەران باز لەوە دەکەن پێشانگاکە لە ئاستێکی باشدا بووە، ئەوەشی جیاواز بوو هەرزانی لە نرخ و زۆری بەرهەمەکانیان بوو. پێویستە بەڕاستی گەنجانی و سەردەمەوە شیار بن و کتێب بخوێنەوە، کتێب بکەنە دەرمانێک بۆ ڕوحیان، دەرمانێک بۆ دەرونیان و ببێتە هاوڕێگەیان بەڕاستی لە ژیان. چەند جارێک بەشداری ئەو شتانم کردو کە ئەوان ڕێکیەخان هەر لە پرۆژەکانیان کە تەفسیری قورئان بەیان ئەو پێشبڕکێیانە کە سازیەکەن ساڵانە ئەو پێشانگا خنجیلیانە کە ئێستا کردویانێتەوە. هیوادارم کە زۆر باشتر و زیاتر بەرەو پێش بکەوە و ساڵانە زیاتر ئەم کارانە دووبارە بکەنەوە. دەربارەی سەعرەکان لەخوای بەزیاد بڵە دەستیان خۆشبی، خوا خێران بنووسی یا ڕەبی. زۆر چاکە سەعرەکان گونجاوە زۆر بەڕاستی عنی سەعرەکانی کتابەکانش ماشەڵای دەوێتن هەموو ڕێک پێک زۆر بە جوانی ینی ساغ کرایە جوانە زۆر لۆخی نۆی زۆر خۆشان کتابە ملەوانە ینی دەربارەی ینی دەرفەت و شتوانە ئینسان بای هەندێ هەر مەجال دەبی ینی دەرفەتی هەدەبی بای هەندێ ڕشیداین لە بۆ کتاب بخینەوەی ڕۆژانە ینی لە بۆ خۆی ڕۆشن بیرکە ینی خۆی پڕ عیلم بکە ینی زەروریە بەڕاست خاص لە بۆ ئینسانی موسڵمان بەڕاستی زۆر پێویستە. هەشتمین پێشانگای دەزگای نووری حکمە کە لە شاری هەولێر بەڕێوەچوو ماوەی 8 ڕۆژی خایاند کۆتایی هات. پێشانگاکە زیاد لە 1000 ناونیشانی کتێبی لە خۆگرت بوو. پڕفرۆشترین کتێبەکانیش ئەم کتێبانە بوون کەوا شیکردنەوەیان بۆ قورئانی پیرۆز دەکرد یاخود چیرۆک و ڕۆمانی ئیسلامی بوون. بەشێکی در لەو کتێبانەی کەوا پڕفرۆشترین بوون ئەو کتێبانە بوون کەوا باز لە ژیان و کەسایەتە ئیسلامیەکان دەکەن. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.